بە شێوەیەک دەیتە بەرچاو کە هەرچی تۆمەتە هەیە دەیتە پەنای حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوەی واقعەکە وایە ئەتوانین نەوت خۆماڵیکەین لە دەستە و کۆمپانیانە دەریبێنین. هەرێم ئەتوانێت یا حکوومەتی عێراق حکوومەتی عێراقی ئەتوانێت لەبەرەوەی مادەی 111 دەستور ئەمە یەکلا ئەکاتەوە. هەرێم هەمیشە خۆی بە میوان زانیوە لە عێراق. عادل عەبدولمەهدی لەسەر وەرەقەی شەریکەی کار نووسیبوویان بەدەستخەت. چونکە 300,000 بەرمیلی هی تەرکوو بوو کە چوو بوونە سەر حازر. بەڕاستی حکوومەتی عێراق ناتوانێت ئیلزامی هەرێمی کوردستان بکە مەرزەکانی لێدا بخات. تا ئێستا ئەو دوو دەوڵەتە هەماهەنگی 100% عێراق نین. هەرێم ڕۆژانە 150,000 بەرمیلی تەسلیمە کرد بە تەمای ئەوەیش بوو ئەو پارەشی کە دانراوە بۆی بێت. ئەتوانین بڵێن کەیسی نەوت یەکێکە لەو کەیسانی کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئاواز کردووە. سەرەکیترین کەیسە بەس هەرێمی کوردستان التیزاماتی نییە بەرامبەر بە عێراق. 37 کۆمپانیا هی 30 وڵاتە 58 گرێبەستە. لەبەرەوەی زۆرترین دیفاعیان لێ بکەن بۆیە عێراق ناتوانێت مواجهەی ئەم هەموو دەوڵەتە بکات بۆ چونکە بەرژەوەندی لەگەڵ وڵاتانە تێکەڵە بێت. وای دابنین جەنابەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی چیەکەی بۆ کەیسی نەوت؟ ئەوەندەم تەسریح داوە لە ماوەی 2006 بەدواوە هەتا وەکو 21 لەسەر هەر تەسریحێکی ئەتوانن 2-3 ساڵ زیندانی بکەن. حتا ماوم لە زیندانیا بوو. هەرێم ئەیەوێ نەوت لە بەردەستی خۆیان بێ بۆ چونکە من گومانم هەیە و دوو هێزە سیاسی شەریکن لە عەقدەکان. پارتیش و یەکێتیش و گۆڕانیش هەرسێکیان دەنگیاندا بە قانونی حەشر. یعنی لە هەر مەخبەرێکی پۆلیس حتا بچم بۆ شایەتی دانێک بۆی هەیە ئەو کەیسەی بکرێ و بەدەست بەسراوی بمبەن بۆ دادگاکانی هەولێر. بەڕێزان خۆشەویستان ئەم کاتتان باش لە هەر کوێیەکان ساغ و سەلامەت بن. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ئەتوانین بڵین گەشتۆتە قۆناغێک کە ئەو سەری دیار نییە. ئەم سەری دیارە بەڵام ئەو سەری دیار نییە. ئەتوانین بڵین لەبری ئەوەی ئەم پەیوەندیانە بە شێوەیەک لە شێوەکان بکرێت بە موئەسەسەسی ڕێک بخرێت وەکو موئەسەسە هەڵسوکەوت لەگەڵ یەکتریا بکرێت. زۆر جار ئەم پەیوەندیانە لەسەر ئاستی شەخص و لەسەر ئاستی حیزب پەیوەندیەکان دروستەکرێت. ئێمە لەگەڵ بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشید گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە لەسەر پەیوەندیەکان. بۆچی پەیوەندیەکان هەندێک جار ئەگەنە وەکو کوردەواریەڵێ ئەگەنە مریشکە ڕەشە، بۆچی هەندێک جار ئەگاتە ئەوەی کە پێکەوە مانگێکی هەنگوینی بەسەرابان. مامۆستا ئەحمەد بەخێراتی بۆ بەرنامەکەمان. سەربەرزبی زۆر سپاس بۆ جەنابەت. کاک ئەحمەدی حاجی ڕەشید معروفە لە لای جەنابتان، بەڵام هەروەکەوەی کە بزانن دوو خول ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە، واتە 8 ساڵ لەوێ بووە. 9 ساڵ ئەندامی ئەنجومەنی محافەزەی سلێمانی بووە. مامۆستا ئەحمەد با لەوە دەست پێ بکەین لە قسەکانمان باسم لەوە کرد پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق تا ڕادەیەک پەیوەندیەکی شەخسیە نەک موئەسەسی. ئەمە ڕاستە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ شخصی خۆت کە ئیسماعیل خۆشحاڵم کە بتوانین گەنگەشەیەک بکەین بۆ ئۆیلانی کەم بینەر و بیسەری ئەم بەرنامەیە ئەساسیاتی ئەو پەیوەندی ئاڵۆزە بزانن کە وەکار چییە کە ئێمە هەموو جارێک باز لەوەکەین زۆربەی گرفتەکان هەرێم بەرپرسەلی کەمتر عێراق بەرپرسیارەتیەکە هەڵەگرێ. ئەوەش وای کردووەکەوە لە لای هێزە سیاسیە دەسەڵاتدارەکان و هێرش بکرێتە سەرمان زۆر جار سکاڵای یاساییمان لەسەر تۆمارەکرێت. گرنگە هاوڵاتی بزانێ، هاوڵاتی کورد بزانێ بۆ ئێمە ئەم تەبەنی ئەم فیکرەیەمان کردووە و بۆ دەسەڵات قاڵسە بەم بابەتەی ئێمە. کاک ئیسماعیل خۆی هەموو پەیوەندیەک لە نێوان پێکهاتەکانی ناو دەوڵات بە شێوەیەک لە شێوەکان تعریف کراوە لە وڵاتێک شۆ بە وڵاتێکی تر جیاوازە. لە دنیا ئەو وڵاتانەی کە هەن تەصنیفەکرن بە وڵاتە یەکپارچەکان یا وڵاتە فیدراڵیەکان یا ئەوانەی مەسن لامەرکەزیەت و میزاتی و چی ئەوانەیان هەیە، ئەمانە تعریفی تایبەتی خۆیان هەیە. تعریفی تایبەتیان هەیە بۆ ئەو پەیوەندیەی هەرێمەکە هەیەتی لەگەڵ ناوەندا یا هەرێمەکە هەیەتی لەگەڵ دەوڵەتە فیدراڵیەکە. لە وڵاتی ئێمە ئەوانەی کە لە هەرێمن هێشتا تعریفی ئەوەیان نەکردووە کە ئایا ئەمە هەرێمە لێرە هەیە و ئەوە دەوڵەتی فیدراڵیە لە بەغدا هەیە
بۆیە ئەم تعریفە هەرێم هەندێک جار خۆی لێ بۆتە دەوڵەت تعاملی دەوڵەتی کردووە مەسەن لە هیچ دەوڵەتێکی فیدراڵی سەر ئەم زەویە هەرێمەکان سوپایان نییە هێزی پێشمەرگیان نییە بۆیە یەکێک لەو ئاستەنگە گەورانەی کە هەیە مەسەن هەرێم وەکو دەوڵەت مامەڵی کردو و هێزی پێشمەرگەیە بوو ئەمە چی وای لێ کردووە پێش ئەوەی فیدراڵیت بچەسپێ هەرێم وحدەیەکی مستەقل بووە یعنی لە ساڵی نەوەیە کاتێکە عراق سیستەمی سیاسی لە عراق هەرێم بەجێ دێڵێ ئیتر هەرێم پەناباتە بەر ئەوەی خۆی پێ بگەینە خۆی دروستکە بۆیە موسساتی لە 92 پەرلەمان دروستەکە پەرلەمانەکەی دەسەڵاتێکی زۆر فراوانیە بێ وەکو پەرلەمانی وڵاتێکی سربەخۆ مامەڵەکە دەستگای قەزاییەکەی وا مامەڵەکە حکوومەتەکەی وا مامەڵەکە سوپا دروستەکە هەرچەندە مەسەن سوپاکەی کە بریتە لە پێشمەرگە و لە هێزە ئەمنیەکان تەوزیع بوو بۆ دوو هێزی دەسەڵاتدار و لە کاتی 92یەکان نەک هەر تەنها پارتیوەکێتی هێزی سەربازیانە بوو هێزەکانی تریش و مازال هەندێک لەو هێزانە ئێستا هێزی سەربازیانەیە مەسەن ئێمە وەکو ئەو کاتەی کە بزوتنەوەی ئیسلامی لەو واقعە بووە هێزی چەکداری هەبووە دوای یەکبوون هەیبووە دوای کۆمەڵی ئیسلامی هەیبووە بۆیە لە ئەساس و تعریفێکی محەددمان نەبووە بۆ هەرێم کاتێک کابێتە بەشێک لە دەوڵەتێکی فیدراڵی لەبەرەوەی دەستوریکیشمان نەبووە لەبەرەوەی دەستورەکەی عراق کە دائەنرێ یە تعامل لەگەڵ واقعاکە مەسەن هێزی پێشمەرگە ناسێنێ بەوەی بە حرس الإقلیمەی ناسێنێ کە بە حرس الإقلیمەی ناسێنێ نابێتە جزئێک لە منزومەی دیفاعی عراق کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە سەرۆکی هێزە چەکدارەکانی عراقە توانای ئەوەی نییە پێشمەرگەیەک نەقڵ بکە پێشمەرگەیەک لە شوێنێک کۆبگوێزێتەوە بۆ شوێنێ بۆیە ئەم بوونی قەوارەیەکی نیمچە سەر بەخۆی شکل دەوڵەتە وای کردووە کە هەرێم هەمیشە هەموو شتەکان بەهی خۆی بزانێ عراقی تەنها بۆ یەک شت پێویست بۆ کە پارەی بۆ بنێرێ باشە دەستور ئەم شتەی ڕێک نەخستەوە بەڕێزگار دەستور هاتوو تعاملی لەگەڵ واقعا کردووە لە واقعا وتوێتی پێشمەرگە حرس الإقلیمە بەس نەیوتووە لە ژێر فەرماندەی هێزە چەکدارەکانە خاڵێکی تری کێشە بۆ دروست بوو ئەوەیە کە ئەڵێ وينظم ذلك بقانون 54 مادە هەیە لە دەستوری عراق 52 تا 54 ئەڵێ وينظم ذلك بقانون ئێمە کێشەیەک هەبووە لە ئەساس و لەگەڵ حکوومەتە متعاقبەکانی عراقە کە سێ کێشەی ئەساسی بوون کێشەی خاکە کێشەی بەشداری سیاسیە کێشەی مالە ئەم سێ کێشەی لەناو دەستورە حەل کردووە بەڵام نەیکردوون بە قانون بۆ نمونە کێشەی خاکی بەچی حەل کردووە بە مادەی سەوچل مادەی سەوچل ئێسەشی لەگەڵا بێ جێبەجێ نەکراوە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی بە مادەی 105 دەستور حەل کردووە ئێسەشی لەگەڵا بێ قانونەکەی بۆ دەرنەچووە کێشەی داهات بە مادەی 106 دەستور حەل کردووە قانونەکە دەرچووە بەس نەچۆتە ئەمری واقع هیچ پرۆژەیەک هەیە بۆی دەستور هەموار بکرێتەوە تا ئێستا دەستوری عراق یەکێکە تەوسیفەکرێ بە دەستورە جامیدەکان دەستورە وشکەکان ئەم دەستورە وشکانە زەحمەتە تەعاملی لەگەڵا بکەیت چونکە ئەو بەشەی کە هەیە و باسی فیدراڵیەتەکە و هەرێم شانازی پێوەکە لە دیبەجە هاتووە لە دیباجە خلاف هەیە لەسەر ئەوەی ئایا دیباجە بەشێکە لە دەستور یا بەشێک نییە سێ ڕێی هەیە لەم بارەوە مەسەڵەن ڕێی ڕاجحیان ئەوەیە دیباجە بەشێک نییە لە دەستور ئەگەر لە دەستوران نەنووسێ بۆ نمونە لە دەستوران نەهاتووە دیباجەکە بەشێکە لە دەستور نەهاتووە مەسەن لە دەستوری لوبنانیە هاتووە دیباجە بەشێکە لە دەستور بۆیە ئەم نیزاعاتانە ماونەتۆ ڕەنگە هەندێکی بەقەست بوو بێ بۆ ئەوەی عێراق نەتوانێ وڵاتێکی تۆکمە بێ چکە لە ئەساسۆ عێراق تا ئێستەشی لەگەڵا بێ هێزە نێودەوڵەتیەکان نایانەوێ عراق هێزە ئەقلیمیەکانیش نایانەوێ عراق وڵاتێک بێ کە بتوانێ ڕوبەڕووی تورکیا و ئێران و دووەلی خلیجی بێتەوە بۆیە هەمیشە ئەوانەشی دەستورەکەیان داناوە بەشێک بوون لەم مەنزومە دەولیە کە نایانەوێ عراق وەکو کاتی تاگلایانی و تاگ حزبی ئەو هێزە بێ کە تهدید بێ بۆ سەر ئەمنی ئیسرائیلی کەواتە ئێمە کێشەکە ئەتوانین بڵین بەشێکی ئەو ئاڵۆزیانی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دەستور دروستی کردووە ئەوە بەشی زۆریەتی بەشی دووەمی ئەو قانونانەیە کە لە عێراق با بڵێن تەشریع کراون هەرێم نەهاتووە مشارەکە بکە هەرێم هەمیشە خۆی بە میوان زانیوە لە عێراقا
بۆ نمونە سەیری 2014 بەدواوە هەرێم مەبەستە ئەو کوت لە کوردیەیە کە ناو ئەنجومەنی نوێنەران هەیە هەرێم ئەو قوارەیە کە لە هەرێما هەیە و پارتی وێکێتی قیادەی قەزیەکەیان کردووە بۆ نمونە لە یەکێک لە قۆناغەکانە کە ئێمە پێویستمان هەبوو بێن لە قانونەکانی عێراقا بەشداری بکەن مەسەلەن بەڵێ لە موازنەی عێراقا هەرێم تا قانونەکە دەرنەچێ بەشداری ناکە یا ئەو قانونانەی کە هەن مەسەن قانونێک لەوانەی کەوا دانرێ بە دەستوری مالی عێراق قانونی ئیدارەی مالیە هەرێم لە بیدایەتەکەی ڕاستە دوو وەزیری کورد لە کابینەی دوو وەزیرا دەرچووە هەردووکیان کورد بوون و ئەندامی مەکتەب سیاسی یەکێک لەو دوو هێزە باڵا دەستن کە پارتی دیموکراتی کوردستانە بەڵێ نەهاتوون ئەم قەزیەیە خواستی کورد لە ناو ئەم قانونا جێبەجێ بکەن بۆیە ئێستا بووەتە کێشە مەسەن لەسەر داهاتە ناوخۆیەکان لە قانونی ئیدارەی مالیە بە تەفسیل نەهاتووە هەرەڵێ لە 150 داهاتەکانی هەرێم کە ئەوەش خلافی تایە بۆیە وزوح یا با بڵێن ڕوونیەت و شەفافیت لە ناو قانونەکانی عێراقا نەبووە هەرێم سەبەب بۆ لەوەی کە ئەم نەهاتووە بەشداری کارا بکە ئێمە لە بیدایەتی تەشکیلەی وەزارەتی دیفاعی عێراقی لە ناو سلکی پێشمەرگە لە سا دوی پێک نایەنێ لە کاتێکە ئەو وەزارەتانەی کە ئیتیحادین وەزارەتی دیفاع وەزارەتی داخلیە وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان وەزاراتی ئیتیحادین مەسەن وەزارەتی سەحابە ئیتیحادی بێ وەزارەتی پەروەردە بێ ئیتیحادی بێ بۆ ئەمانە ئەو ڕێژەی کورد کە مەفروزە هەبێ لەوێ نین لەوێ غیابی هەیە کورد لە مؤسساتی دەوڵەت ماوەسا ئەحمەد تۆ جەنابتان دوو خول لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەندامی لیژنەی دارایی بووی ئەو دوو خولەی کە لە لیژنەی دارایی بووی چ ڕاوێژێکت ئەدایە هەرێمی کوردستان یان هەرێمی کوردستان چۆن معاملەیان لەگەڵ ئەو ئەندامە کوردانەیە دەکرد کە لە ناو لیژنەی دارایی بوون نەک مامەڵە لەگەڵ من مامەڵە لەگەڵ وەزیرە کوردەکان چۆن بوو مامەڵە لەگەڵ کادرە ئیداریەکانی هەرێمی کوردستان من لە وەکیل وەزیرێکم پرسی وتم وەزع چۆنە لەگەڵ هەرێم وتی هەرێم هەندێک وەزیری کورد بەڵێ وتی هەندێک جار هەرێم خۆی لێ تێکە چێ وەزانێ ئەو دەوڵەتە فیدراڵیەکەی و بەغا ئەقلیمەکەیە وا مامەڵەکە مەسەن داتا و بەیاناتی نەدا بە دەوڵەتە فیدراڵەکە ئێستاشی لەگەڵا بێ فترەیەکی زەمەنی زۆر کێشە بوو لەسەرەوەی ژمارەی فەرمانبەرانی هەرێم لە بەغدان نییە تا 2011 کاک ئیسماعیل ژمارەی فەرمانبەرانی هەرێم 622,021 کەس بووە لە کاتێکا لەو کاتە گەیشتووەتە 1,255,000 کەس موچەخۆر لە هەرێما هەبووە بۆ نمونە مەسەلەن قانونی ئیدارەی مالی بەشداریان تیان نەبوو داتای نەوت لە 2010 لە یەکەم فەقەرە کە لە 2009 نەوت هەنار دەکرێت لە هەرێمی کوردستانە عێراق لە 2010 داوای راپۆرتێکەکە لە هەرێم کە ئەو نەوتەی دەریهێنن با لە ناو موازەنات تۆمار بکرێ لە 2011 بڕێک سابتەکە هەرێم نایدا 150,000 بۆ 12 کا بە 175,000 هەرێم التیزام ناکە 13 بێتە 250,000 نایکە 14 بێتە 400,000 نایکە 15 بێتە 550,000 نایکە ئاوا ڕۆیشتووە بۆیە جۆرێک لە دابڕان هەبووە ئەم دابڕانە بە ئاسانی حل نابێ مەسەن لە قانونی ئیدارەی مالیە کول بووین لەگەڵ هەرێمی کوردستانە کە بێتە سەرخەت ئامادە نەبوو لە هەموو قانونی موازنەکانە کە لە 2015 تا 2021 من بەشداریم تیا کردووە هەرێمی کوردستان نەهاتە سەر ئەوەی با بە یەکەوە مناقەشە بکەین چونکە کاتێک کە التیزامات بەرامبەر بە هەرێم دانرا هەرێم بێدەنگەی لێ کرد وەزیرەکانی کورد لە ئەنجومەنی وەزیران موافقەتیان نەکرد پەرلەمانتارەکانی کورد دەنگیانەدا دوای هەرێم وەکو سوڵتە پابەند نەبوو پێ بۆ نمونە لە 2015 بە ئیتیفاق هەرێم ڕازی بوو لەسەر تەسلیمکردنی 550,000 بەرمیل نەوت ڕۆژانە کە موازنە تێپەڕی مەسەڵەن بە تەلەفۆنە و کات سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز نێچیروان بەرزانی بوو جاری وا هەبوو بە نێو سەعات قسەمان کردووە لەگەڵ یا دیدارمان نەکرد کە ئەو قەزیە ئێوە ئەتانەوێ بەو شێوەیە ناڕوە چونکە ئێوە ئیتیفاقێکتان کردووە نەچۆتە هەر ئیتیفاقەکە نەتاخستوتە ناو چوارچێوەی موازنە بۆیە خواستی عێراق لەگەڵ خواستی ئێوە دژ بەیەکە بۆ نمونە عێراق دەوایەوەیە کرد 550,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەسلیم بکەن هەرێم ڕۆژانە 150,000 بەرمیلی تەسلیمە کرد بە تەمای ئەوەیش بوو ئەو پارەشی کە دانراوە بۆی بێ عەبادی نایدەم چونکە من هەرێمم پابند کردو بە 550,000 بەرمیل ئەو 150,000دا بەس دەوای تۆتەڵی ئەو مەبلەغەیەکە کە لە ناو موازنە دانراوە کەواتە نایدەم ئەمە بۆ کێشە پێشتر مالکی
لە 2014 کە بوجەی هەرێمی کوردستانی وەستاند لەسەر ئەوە بوو کە هەرێم بەشداری بکات لە 400,000 بەرمیل نەوتە کە ئەم نەیەدا ئەویش نایدا. لە 2015 یەکەم فەقەرە کە دژ بە هەرێمی کوردستان دانرا هەرێم بەرپرس بوو لێ چونکە نووسرا بوو ئینفاقی فعلی بە وەزیرە کوردەکەمان وت ئەم کەلیمە ئینفاقی فعلیە کە لە ماڵی ئارامی شێم حەمە مناقەشەیەوەمان کردوتی مشکلەم نییە تۆ ئێوە داینێن با تێپەڕێ من تەمویلی هەرێمی کوردستانەکەم. لە 2014 ئەوە بوو مالیکی قەتی موازنەی. لە 2015 عەبادی بە ئەندازەی ئەو نەوتەی ڕادەسەکرا پارەی ئەنان. اینجا وەرە بۆ 16 و 17 ئێستاشی لەگەڵا بێ ئەم مانگەش کێشەکە لەسەر ئەوەیە داهاتی 120 میلیارەکە تەسلیمەکە بەزەڵێ لە ماڵی مانگی داهاتوە نایدەم بۆ چونکە ئەڵێ ڕوئیای من بۆ تەسلیمکردنی داهاتە ناوخۆیەکان جیاوازە لە ڕوئیای تۆ. ئەمە هۆکارەکەی چیە کاتی خۆی تێنەگەشتووە لە قانونی ئیدارەی مالی بەشداری نەکردووە خۆی بەوە زانیوە هەموو شتێک لە دەستی خۆیاتی بۆ چونکە ئەتوانێت نەوت هەناردە بکە. مامۆستا ئەحمەد لە بابەتی ئەوەی کە فەرمووتان وعدیەوە کە ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕادەست بکات بەڵام توانای ڕادەستکردنی یاخود توانای بەرهەمهێنانی 150,000 هەبووە. هەست ناکەی یعنی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەویان نییە بڕیار لە هەناردە و یاخود وەستاندنی نەوت بدەن؟ ئەو کاتەی کە هەرێم ڕازی بوو لەسەر 550,000 بەرمیل من خۆم ئیتیفاقەکەم بینیوە بەس ڕادەستیان نەکردم. عادل عەبدولمەهدی لەسەر وەرەقەی شەریکەی کار نووسی بوویان بەدەستخەت لە تەنیژ منەوە دانیش بوو ئەحمەد چەلەبی لەو لامانە بوو ئەحمەد چەلەبی سەرۆکی لیژنەی مالی بوو داوای کرد نەیداینێ لە ئیتیفاقەکە واژویان کردبوو کە ڕادەستیەکان بۆ چونکە 300,000 بەرمیلی هی کەرکوو بوو کە چوو بوونە سەر حازر ئەو کاتەی داعش هاتبوو ئەو فەراغێک دروست بوو کورد چوو بۆ ئەو بیرە نەوتانەی کۆنتڕۆڵ کردبوویەوە. بەس هەرێمی کوردستان التیزاماتی نییە بەرامبەر بە عێراق بۆ چونکە عێراق نەی ئەتوانی هەرێم ملزەم کا بەوەی ڕادەستی بکە. لە دیوەکەی تریشەوە دەوای پارەیە کرد وەزع عێراق ئەوەندە لاواز بوو نەیەتوانی هەرێم ئیلزام کا چۆن ئێستا ناتوانێت ئیلزامی کا بەوەی کە ئەو نەوتەی لە ڕێگەی تەنکەرەوە ڕاتە دەرەوە ناتوانێت ئیلزامی بکە لە هەردوو مەرزەکانی کۆماری ئیسلامی ئێران و کۆماری تورکیاوە ناتوانێت ڕێگە لەو نەوتە بگرێ بە هەمان شێوە ئەو کاتش وابوو. مامۆستا ئەحمەد با لێرە قەتعێک بکەم بەڕاستی حکوومەتی عێراق ناتوانێت ئیلزامی هەرێمی کوردستان بکە مەرزەکانی لێدا بخات؟ تا ئێستا ئەو دوو دەوڵەتە هەماهەنگی 100% عێراق نین بۆ چونکە ئیسفادە لەوە ئەکەن کە هەرێمی کوردستان ئەو نەوتەی لەو دوو وڵاتەوە دەرەچێ نەوتێکی هەرزان و بەلاشە. اینجا چ مەجبورن ئەم بەرژەوەندی عێراق بپارێزن لە مقابلا قەزەیەکی ئاسان و هەرزانیان دەسەکەوێت. مەسەن نەوت لە ئێستادا بە نزیکەی $60 ئەو دوو وڵاتە بە $30 دەستیان دەکەوێت. اینجا بۆچی ئەم خزمەتە خۆڕاییە پێشکەش بکەن بە عێراق لە کاتێکە مەسەن هەرێمی کوردستان بازارێکی ساغکەرەوەی کاڵا و کەلوپەلی ئەو دوو وڵاتەیە. بەرژەوەندیەکانی ئەو دوو وڵاتە گرێدراون بە بەرژەوەندیەکانی هەرێمەوە ئەو بەرژەوەندیانەی لە هەرێم دەستیانەکەوێت مەسەن 480 کۆمپانیا لە هەرێمی کوردستان لە فترێک لە فترەکان ئیشی کردووە. هەم دوو دەوڵەتە هەم دوو دەوڵەتە بەشێکی زۆریان هەم دوو دەوڵەتە من لەبەرەوەی تعاملی دەوڵەتان تعاملی بەرژەوەندیە. باش ئەتوانین بڵین کەیسی نەوت یەکێکە لەو کەیسانی کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ئاواز کردووە سەرەکیترین کەیسە چونکە عێراق لە 2012 ئەگاتە ئەو ئاستەی کە سکاڵای یاسایی لە مەحکەمەی ئیتیحادی تۆمار بکە لە دژی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم. سکاڵاکە 2012 تۆمار کراوە 2023 مەحکەمەی ئیتیحادی یەکلای کردوتەوە کە ئێمە خۆمان بۆ خۆمان من لەگەڵ بەڕێز وشیان عەبدوڵڵا و لەگەڵ سەرکەوت شەمسەدین سەردانی مەحکەمەی ئیتیحادیمان کرد مدحت محمود سەرۆکی مەحکەمەی ئیتیحادی بوو بە سەریحی عیبارە پێوتین کاتێک پەیوەندیەکان نێوان هەرێم و بەغدا باشە بێ پێمان ئەڵێن ئەوە بخەنە ناو چەکمەجە کاتێک ئاڵۆزە بێ ئەڵێن بیەنەوە سەر چەکمەجەکە لە 2000 پیانەڵێ دەسەڵات لە بەغدا کەواتە ئەم قەزیە هەر سەرۆک ئەنجومەن وەزیرانێک لە عێراق دەست بەکارە بێ خۆی بۆ خۆی ئەجندای تایبەتی خۆی هەیە ئەوێ لەگەڵ هەرێمی کوردستانە بگاتە نەتیجەیەک بەڵام دوای ماوەیەک ئەگاتە و قەناعەتەی کە ناگاتە نەتیجە ئاخریان محەممەد شیع سوودانی بوو. یعنی هیچ سەرۆک ئەنجومەنی وەزیرانێکی عێراق بێهەوڵ نەبووە لەوەی ئەم مەلەفە حەلکە. مەسەڵەن مالیکی بە سکاڵای یاسایی مەحکەمەی ئیتیحادی کۆتایی پێێنا لە 14 سکاڵاکەی گوێزایەوە بۆ مەحکەمەی
پاریس کە مەشهورە بە ICC لە غرفەی تیجاری پاریس لە 24 محکمەی ICC بڕیاری داوە. بۆیە بەرژەوەندی هەیە لەم قەزیا و جەنابەت باسی کرد کە ئەم گرێبەستانە ئایا حکوومەتی هەرێم کە هاتووە گرێبەستی کردووە گرێبەستەکانی هەرێمی کوردستان تەنەزولە لە ئەرز و لە نەوت بۆیە نەوتەکە و سەهمیەتی ئەو شەریکانە بوونەتە خاوەنی نەوتەکە. ئێستا ئەبێ هەرێمی کوردستان تەکلیف لە کۆمپانیاکانی ئەپیکۆر بکات تاوەکو ڕازی بن لەسەر ئەو بڕەنەوتەی ڕادەسەکرێت. کۆمپانیاکانی ئەپیکۆر ئەڵێن ڕازی نابین لەسەرەوەی ئەو قەرزەمان لاتانە ئیلا ئەبێ حکوومەتی عراقی پابەند بکەن بۆ دوو وە پارەی دەرهێنانەکە کە $14 و ئێستا داوای $3 ترەکەن بۆ نقلی نەوت ئەوەشمانەوێ بۆ چونکە بەرمیلێک نەوت لە هەرێمی کوردستان لە کەرکووک و کاتی خۆی لە خۆرمەڵەوە نقل کراوە بۆ مینای جیهان $5.80 کولفەی بووە کە شەریکەی ڕۆزنەفت و شەریکەی کار ئەم عملیان کردووە لە کاتێکە عێراق هەمان نەوت لە خۆرمەڵەوە لە کەرکووک و نقلەکە بۆ مینای جیهان بە $1.08. مامۆستا ئەحمەد لە بابەتی گرێبەستە نەوتیەکانە من لەگەڵ شارەزایانی وەکو جەنابەت قسەم کردووە ئەو بابەتی کە پێوترێ گرێبەستە نەوتیەکان ئەڵێن هاوشێوەی هەیە لە دنیاە بۆ نمونە لە ئەندەنووسیا هەیە لە مالیزیا هەیە چۆن هاوشێوەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕەپارێک ناداتە کۆمپانیەکان بۆ گەڕان و هەڵکۆڵین و دۆزینەوەی نەوت لە بەرامبەر ئەوەیە بڕێک زیاتر ینی پارە یا خەرجی لەسەر کۆمپانیەکان کەمە بێتەوە. تۆ ڕادوایە گرێبەستانە گرێبەستێکی باشن ینی لە کوالیتێکی باشە ئەم گرێبەستانە کراوە؟ سێ جۆر گرێبەستمانەیە. گرێبەستی امتیاز کە کاتی خۆی لە کۆیت هەبووە، گرێبەستی مشارەکەی ئینتاج لەگەڵ گرێبەستی خدمە. گرێبەستی مشارەکەی ئینتاج عێراق هەندێک گرێبەستی هەیە ئێساش لەسەر مشارەکەی ئینتاج بەس ئەوە لەکوێ ئەکرێت؟ لەو شوێنە ئەکرێت کە احتیمالیاتی بوونی نەوت بە ڕێژەیەکی تیجاری کەم بێت. یعنی ئەو شەریکە ڕێسکەکە بە گەڕان بە لێدانی بیر دەرهێنان و بە هەناردەکردنی مەسن نەوتەکە کوالیتی باش نییە IPM-ەکەی ستاندەری دەولی نییە بیرەکە زۆر قوڵە کولفەی دەرهێنانی هەرێمی کوردستان هەموو گرێبەستەکانی لەمەیە ئەوەی کە پەناباتە بەر ئەم گرێبەستانە مەسەن بۆ حاڵەتێکەکە کە شەریکە بێت دیراسات و بەیاناتی خۆی بەکاربێنێ و جۆرێک لە ڕیسک بکە یا ڕیسکی تیاابێ اینجا بەڵام لە ئەو وڵاتان لە هەرێمی کوردستانە بیرەنەوتەکانمان هی ڕیسک نەبوون یعنی بیرمان هەبووە لە هەرێمی کوردستانە IPM-ئەکەی گەیشتووەتە نزیکەی 42 کە ئەوە نەوتێکی فەوق العادە لە دنیا مەرغوبە کە هاتووە ئەم گرێبەستەی کردووە هەرێمی کوردستان لە هەندێک گرێبەستەکانە تەرەفی سێمی بەشدار کردووە بۆیە ناتوانم بڵێم ئەسڵی گرێبەستەکە خراپە بەڵام لایەنی گرێبەستەکە لە زوعفی خۆیان ڕازی بۆ بە هەموو مەرجەکانی کۆمپانیا. خاڵێکی دیکەژەوەیە کە ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن بانج نادەنە حکوومەت ئەوەی یەکێ مناڵێم ئەوەی لایەنە زوعفەکەی هەرێمی کوردستان لەبەرەوەی لە ناچاریان خۆی وا لێ کردووە مەسەن لەکەی ئاوای کردووە من ڕوبەرو دانیشتم لەگەڵ کاگنێچیرە وتی کاتێک کە مالکی تهدیدی کردین بەوەی کەوامێکی بستنەوە وەرەگرێ ئەم جارەکانی مامەڵەتان لەگەڵاکەم من هاتمەوە لە بەغدا و یەکسەر ئاشتی هەورامیم بان کرد وتم چیت پێ ئەکرێ بیکە ئاشتی هەورامیش کە چووە گرێبەستەکان ئەو کۆمپانیانەی بان کردو بۆ دوو مەبەست بانگی کردوون کاگسمایل یەکەمیان مەبەستێکی سیاسی لە پشتۆیە بۆ ئەوەی زۆرترین دەوڵەت بێنە ناو قەزیەکەەوە زۆرترین کۆمپانیا و زۆرترین گرێبەست بۆ ئەوەی ئەو وڵاتانە لەبەرەوەی تەنەزول لە ئەرز و لە نەوتەکە ئەکرێ ئەبنە شەریک لە هەرێمی کوردستان لە ئەرز و لە نەوتی بۆ ئەوەی بیپارێزن ئەمە هەدەفی سیاسی یەکەم بووە هەدەفی دووەمیان هەرزانترین نەوتیان دەستکەوتووە یعنی کەمترین ڕیسک لە قەزیەکەیانە هەیە وەکو ئەوە نەبووە کە لە مالیزیا و لە سنگ و فورە و لەو شوێنانە بۆیە ئەم گرێبەستانە بوونەتە وەبال بەسەر هەرێمی کوردستان ئەوەتان ئێستا ناتوانێت لێ ڕزگار بێت باشە ئەتوانین نەوت خۆماڵیکەین لە دەست و کۆمپانیانە دەریبێنین هەرێم ئەتوانێت یا حکوومەتی عێراق حکوومەتی عێراقی ئەتوانێت لەبەرەوەی مادەی 111 دەستور ئەمە یەکلا ئەکاتەوە بەڵام ئایا ئەوەی پێکرێت یا ئەیکا لە ئێستادا چونکە مەسەلەن ئەگەر بیخاتە هەموو عەقدەکانی هەرێمی کوردستان لە محکەمەی ئیتیحادی ئیلغا بکاتەوە ئەبێ ڕوبەڕووی ئەو شەریکانە بوەستێتەوە کە کولفەیەکی زۆر پارەیان سەرف کردووە لە گەڕان لە لێدانی بیر لە دەرهێنانی نەوتەکەی
ئەم کولفەیە کێ ئەبێ بیدا عراق ئامادە نییە ئەم کولفە مەسەن بیرێک ئەگەر لە عراق 2 ملیۆن دلاری تێچوو بێ لێدانی بیرێک لە هەرێمی کوردستان 10 ملیۆن دلاری تێچووە کۆمپانیاکان لەوا زیرەک بوون کەم عەقدانیان کردو بە عەقدی دەولی کردویانە بە عەقدی دەولی لە محکەمەی نزاعاتی دەولیە بێ حەل بکرێ کێ کولفەی ئەم کۆمپانیانە دات یا عراق ئەگەر ئیلغایانەکە ئەبێ ئەو کولفانە بدا عراق ناچێتە ژێرباری ئەو کولفانە کێ تێواگلێ بەرپرسانی هەرێم تێواگلێن ئایا عراق ئەم قەزیە وا ئاڵۆز ئەکا کە بەرپرسانی هەرێم تووشی محکەماتی دەولی ببن تا ئێستا پەنای بۆ نەبردووە بەڵام ئەتوانێت لەو ڕۆوە ئەتوانێت لە پەرلەمانی عراقا بە پێ ئەم مادە دەستوریە بیخاتە محکەمەی ئیتیحادی سەرجەم گرێبەستەکان هەڵوەشێنێتەوە و ئەو کۆمپانیانەی کە کارەکەن هەمویان بخاتە لیستی ڕەشۆ بەڵام ئایا ئەم کۆمپانیانە سادە و ساکارن نا ئەم کۆمپانیانە لۆبی زۆر بەقوتیان هەیە لە ناو موەسساتی دەوڵەتەکان هی 37 وڵاتە کاک ئیسماعیل 37 وڵات 37 کۆمپانیا هی 30 وڵاتە 58 گرێبەستە ئەمانە وایان لێ کردوون تۆ هیچ کام لەو گرێبەستانت بینیوە کاک ئەحمەد هیچ کام لەو گرێبەستانم نەبینی و پێویستم نەبووە ببینم بۆ چونکە من اختصاصمەوە نییە گرێبەست ببینم بەڵام استیشارەم کردووە بەو خەڵکانەی کە اختصاصی وردیان گرێبەست بووە مەسەلەن برایەکمان هەبوو لە مالیزیا تەواوی کرد بوو اختصاصی وردی گرێبەست بوو پەیوەندیم لەگەڵ کەسێکی دیکە هەبوو بە ناوی ئەحمەد موسا چیات کە خەبیرێکی عراقیە لە نەرویج دانیشێ کەسێکی دیکەمان هەبوو کە هەر دیراساتی لەسەر نەوت بوو بەڵێ باش ناوی عەدنان جەنابی بوو کە لە پەرلەمانی عراقیشە ڕئیسی لیجنەی تاقە بوو و خۆی خاوەنی کتێبی الدولة الريعية بو مثلا كاتي خوي منشوراتي مصدقم دراسة كر كسيكي ديكا هي لبغداد مدير عام لكومبانيا اساسيال بلام زیاتر لە چوار کتێبی نووسراوی هەیە لەسەر گرێبەستەکانی هەرێمی کوردستان و عێراق کە ئەمانە ڕوئیایەکیاندا بوو بە ئێمە ئەوەی کە هەرێم کردوێتی لەبەر ئەوەی پارەی نەبووە لەبەر ئەوەی ویستوێتی لە ڕووی سیاسی و ئەمانە ببنە خاوەنی هەرێمی کوردستان بۆ نمونە کاک ئیسماعیل با شتەکە نزیکەمە بۆی هاوڵاتی بیبینێ تۆ پرۆژەیەکەکەیتەوە ئەم پرۆژەیە پارەی تەواو پێنیە یەی لە 140 پشکەکانی ئەفرۆشی بە هاوڵاتیان ئەم لە ساچلە ئەبنە خاوەنی ئەم پرۆژەی تۆ بۆیە ئەبنە مدافع لە پرۆژەکەی تۆ لە حاڵەتێکی ئاوا کاتێک کە پشگینەکەی شەریک بۆ خۆپەیاکەی زۆرترین شەریکە هەبێ زۆرترین مدافعایە ئەمان چون زۆرترین دەوڵەتیان کردو بە شەریکی خۆیان لەبەرەوەی زۆرترین دیفاعیان لێ بکەن بۆیە عێراق ناتوانێت مواجهەی ئەم هەموو دەوڵەتە بکات بۆ چونکە بەرژەوەندی لەگەڵ ئەم وڵاتان ناتێکەڵە بێ لەگەڵ ئەم کۆمپانیان ناتێکەڵە بێ ئەگەر کۆمپانیای بخاتە لیستی ڕەشۆ ئێستا کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان کاری هەیە لە بەسڕەش کاری هەیە و ئەم کۆمپانیانە بەرژەوەندی مشت دەوڵەتێک پشگیریانەکە مەسەن کۆمپانیایەک سنمۆبیل یا ڕۆزنەفتی ڕووسی یا CPP چینی ئەمانە دەوڵەت پشگیریانەکە باشە مامۆستا ئەحمەد ئێستا وای دابنین جەنابەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی چیەکەی بۆ کەیسی نەوت یەکەمیشمەوەی لەگەڵ عێراق ڕێیەکەوە چۆن ڕێیەکەوی لە کەیسی هەرچی مەلەفاتە یەم ئەوەی لە دەستورا بە واضحی هاتووە هەوڵە دەم وەفدێکی تەفاوزی لە دوو ئاستا ئاستی سیاسی و ئاستی تەکنیکی ڕێبکەوم لەگەڵ عێراقا تا ئەو کاتەی ئەتوانم ئەم قانونانە تعدیلیان بەسەرا بێنم بە پێی ئەوەی من تەنها خۆم نیم مەسەن سونەکان هەن ئەتوانم هەماهەنگیم لەگەڵا بکەن ئەقلیمی بەسرە دانیشتوانی بەسرە ئەتوانم هەماهەنگیم لەگەڵا بکەن لەبەرەوەی یەکەم خاڵ ئەوەیە ڕێیەکەوم لەگەڵ بەغدا چوارچێوەی تعریفی فیدراڵی بە معنە حەقیقیەکە یەکەم مەسئلەی موازنە یەکەم شتە کە ڕێیەکەوم لەسەری کە ئایا موازنەی عێراق موازنەیەکی تەشارکی بێ یا تەکاملی بێ باشە ئێوە بووە بە یەکێتی و پارتیاڵێن تەسلیمی عێراق بن بەڵام کاتێک کە بە جەنابەت ئەڵێن سەرۆکی حکوومەت باڵی ڕێیەکەوم بەوانیشم وتووە ڕێ بکەون نەموتووە تەسلیم بن وتومە وەرن ڕێکەون لەگەڵ عێراقا ئەم نەوتەی کە ئێوە ئیفرۆشن بە $30 با سۆمۆ بۆتان فرۆشێ بە $6 ئەمە ڕێکەوتنە یا تەسلیم بوونە کاتێک کە ئەڵێم ئیراداتی داخلی لە 150 ڕادستی عێراق بکەن بۆ ئەوەی عێراق
بودجەی تەواوم بۆ بنێرێ بۆ هەرێمی کوردستان کاک ئیسماعیل مەسەن سیر کە لە 2025 باش هەرێمی کوردستان تا ئێستا چەندی ڕادەستی عێراق کردووە من نازانم 299 ملیار یا 300 ملیاری ڕادەست کردووە چەندێکی بۆ هاتووە 5 تریلیۆن دیناری بۆ هاتووە بە ئەم 900 نزیکی 6 تریلیۆن دیناری بۆ هاتووە ئەوەی کەوان خۆی نەوتەکە بفرۆشێ و نەیتوانیوە موچە با باشە یا ئەوەی 6 تریلیۆنی بۆ هاتووە لە مقابلی 300 ملیار آخر پێشتر و ئێمە وتمان کۆمپانیەکان نەوت ڕادەست ناکەن بۆیە لە ئەساس و هەرێمم ئاڵۆزەی دروست کردووە هەرێم ئەیەوێ نەوت لە بەردەستی خۆیان بێ بۆ چونکە من گومانم هەیە و دوو هێزە سیاسی شەریکن لە عەقدەکانە باشە ماوە ئەحمەد بۆ کە بۆیە با ئەم مەسیجەم بگات بۆیە کاتێک گەڵێن هەرێم ڕێبکەوە یان من بمڕێەکەوم بۆ ئەوەی چیتر ئەم مەعمەعایە لە بینی هەرێم و بەغدا نێڵم چونکە من ئەمەوێ تعریفی فیدراڵیەت دووبارە بکەمەوە ئەو یاسایانەی کە کاتێک من غایب بووم لە بەغدا بچمە ئیعادە نەزەر لەو یاسایانە بکەم بە شێوەیەکدا ڕێژێتەوە کە معنای هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە لەسەر ئەساسی شەراکەت و تەوافق لەگەڵ عێراقا ئینمان کردووە شەراکەت نەماوە ئێستا هەرێم واڵێ و تەوافقیش نەماوە من ئەم دوو مەبدەا دووبارە زینووەکەمەوە کۆمەڵێک وەزاراتی ئیتیحادی هەیە لە بەغدا من مەفروزە لە لانی کەم چواردە کەوادری ئەم وەزارەتە من بم لە داهاتی عێراقا مەفروز وایە لە 14 هەبێ نەک 12.67 یەم لەسەر ئینفاقی فعلی تەفاوز دەکەم بۆ تۆ مؤسساتی خۆ و فاشل و گەندەڵە من بووە بێ باجی ئەوە بم کە نەتوانم تەواوی ئەو داهاتەی دەستمەکەوێ سەرفیکەم بۆیە ئەگەر من بم ئیعادە تعریفی سیستەمی فیدراڵیەکەمەوە و ئەو نموزەجانەی کە لە دنیا هەن مەسەن نموزەجی فیدراڵیمانەیە لە کەنەدا کە پێشکەوتوترین ڕاقیترین فیدراڵیەتە نموزەجی سویسرامان هەیە کە ڕاقیترین تەجروبەیە دێم ئەم نموزەجانە لەگەڵ عێراقا و توانایەوەم هەیە کۆمەڵی ئەحزاب هەن لە عێراقا توانم ئیتفاقیان لەگەڵا بکەم بۆ ئەوەی لانی کەم مەسەن حکوومەتی عێراقی تا ئێستا بە زۆرینەی تەوافقی ڕێکەوتووە نایەنمە زۆری نا کورد لەگەڵ دوو پێکهاتەی سنە و شیعە تەوافقەکەم وەکەوەی لە سەردەمی مقتەدا سەد و حەلبوسیان ڕوویدا بۆیە بتوانم بەرژەوەندیەکانم بپارێزن بەرژەوەندیەکان نەپارێزم باشە بۆ ماوە تعاملی بەرژەوەندیە کاک ئیسماعیل تەواو بۆ هەر جارێک کە ناوی جەنابت دێت هەمیشە هاوڵاتیان و بینەری بەرنامەکان و ئەوانەی کە جەنابت دەناسن بە شێوەیەک دەیتە بەرچاو کە هەرچی تۆمەتت هەیە دەیتە پەنای حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی واقعەکە وایە من حەزەکەم لە ڕێگەیم کەناڵی جەنابەت ئەوەی کە ئێڵێم لە قانونەکانە ئەوەی کە ئێڵێم لە دەستورە ئەوەی کە ئێڵێم لە ئەرزی واقعە ئەگەر وانە ئێخۆ من کاک ئیسماعیل هەر ئەم ئەحمەوم بەم کلاس و پانتۆڵەوە نەسوپام هەیە دیفاعم لێ بکە و نە لایەنێکی سیاسی دەولی هەیە بمپارێزێ و حیزبەکەی شوێکێکە لە حیزبە ئەوانەی کە کاریگەریان نییە لە ناو ساحەکان بێن بانگم بکەن لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکان کە چەند جار لەگەڵ کاگنێچیرا دانیشتوم لەگەڵ کاقوبادا دانیشتم ئێستش بێن مناقەشە بکەین بزان ئەوەی کە من ئێڵێم ئەگەر خلافی قانونە ئەگەر خلافی عورفە بەڵام تۆ 100,000 کۆیلەی ئەو دوو هێزە سیاسیە هەبووە زۆر طبیعیە ئێستا لەگەڵیان دانانیشی ئێستا لەگەڵیان دانانیشم لەبەرەوەی گەشتومەتە ئەسلیان ئەو کاتێک کە لەگەڵیان دانیشتی مناقەشەتەکردن بڕوایان یاخود قەنەعەتیان بە ڕێئەکانت هەبوو قەنەعەتیان پێ هەبوو بەس جێبەجیان نەکرد لەبەرەوەی ئەیانویست مماتەڵە بکەن تا ئەو کاتەی زۆرترین داهاتیان دەسەکەوێت ینی بابا هینێک شایەتیەک بۆ سەرۆکی حکوومەتی پێشووی هەرێم بدەم باسی راپۆرتێکیان کرده بوو کە نردویان بۆ عێراق داوای 35 تریلیۆن دیناریانە کرد وتم کاک نێچیر ئەم راپۆرتە کێ نووسیوێتی وتی وەڵایەمە وتم ئەوەی کە ئەم راپۆرتەی نووسیوە قانونی ئیدارەی مالی نەخوێندەوە چونکە ئێوە هاتوون ساڵانە لە موازنات چەندتان بۆ تەخسیس کراوە ئەوەتان کەڵەکە کردووە لە 2005 تاوەکو 2018 ئەڵێنەوە لەمان لای حکوومەتە لە کاتێکە فەقەرەیەک هەیە لەناو ئەم قانونە ئەڵێ لە مانگی 12 حسابات ئیتفا کرێتەوە هەرچی تەخسیس کراوە کە ئەگەر سەرف نەکرابێتەوە حسابی نامێنێ برادێک لەوێ ویستی مناقەشەم لەگەڵا بکە کاک نەسیر وتی قسەکەی ئەوە من دڵیام ئەوە فعلا ئێمە ئەو هەڵەیەمان کردو بۆیە قەنەعەتیان پێی هەیە مەسەلەن یەکێک لەو خاڵانەی کە من بۆ سلێمانی زۆر هەوڵم بۆدا
و بۆ هەولێر زۆر هەوڵم بۆدا بەس لەبەرەوەی بەرژەوەندیەکان تێگیران لە بەرامبەر بەرژەوەندی پارتی و یەکێتی نانێش یەکێک لەو خاڵانەی کە بۆ سلێمانی لەسەر ئەرکی خۆمان وەفدێکم لە بانکی ڕافیدەین و هێنا بۆ سلێمانی کە داوایانە کرد دوو شوێنیان بنەوە لە کاتێکە ئەو بانکە 8 مڵکی هەیە لە سلێمانی 8 هەیە لە هەولێر 5 هەیە لە دۆ بۆ ئەوەی ئەم بانکە بێتەوە ئەو سەرمایە زەبەناحی ئەم بانکە هەیەی خەڵکی سوادەی لێ بکە بەڵام لەبەرەوەی بەرژەوەندیەکانی لەگەڵ بەرژەوەندی ئەو هێزە سیاسیانە مڵکەکانیان تەسلیم نەکردو بۆیە خەڵکی ئەم دوو هێزە سیاسیەکان و ئەوانەشی کە جەماوەریانە نیگەرانە بوون بە لێدوانەکانی من بۆیە دوجار مواجهە ناکەن لە ڕێگەی کەناڵە سێبەرەکانەوە ئەو بابەتانیانە زوو باشە مامۆستا کە من منەتم پێی نییە بەڵێ ڕاستە ئێستا لە عێراقا توانی سەردانی چەند پارێزگا بکەیت من ئێستا ئەمرێکی قەبزم هەیە کە تەنها ئێستا توانای ئەوم هەیە لە سلێمانیە هاتو چۆ بکەم ئەویش لەبەرەوەی برادرانی یەکێتی لێرە ئەڵێن ئەوە قەزەیەکی سیاسیە لە بینی ئێوە و هەولێرە ئەوان تەدەخول ناکەن بە مەرجێک ئەڵێن دژی با بڵێن ئەگەر کەیسەکەت هاتە سلێمانی ئایا تەعامل وتومە کەیسەکەی من داوام کردو بگوێزرێتەوە بۆ سلێمانی لەبەرەوەی محەلی قامەم لێرێ و لەبەرەوەی ئەسڵی سکاڵاکە قەناعەتم وایە سیاسیە ناتوانم بچمە بەردەم دادگای هەولێر و مەسیرم مەسیری شیروانی بێت باشە ناتوانانی بۆ پارێزگەکانی دیکە عراقیش بڕۆین یعنی تا ئێستا ناتوانم چونکە ئەمری قەبزەکەم ڕەنگە گەیشت بێتە 32 مەتار و منفەزی حدودی باش یعنی لە هەر مەخفەرێکی پۆلیس حتا بچم بۆ شایەتی دانێک بۆی هەیە ئەو کەیسەین بکرێ و بەدەست بەسراوی بمبەن بۆ دادگاکانی هەولێر و دوایی ینی شیروانی چەند جار ئەگەری ئەوە هەبوو کە ئازاد بکرێومە ینی من دڵنیام ئەوەندەم تەسریح داوە لە ماوەی 2006 بەدواوە هەتاوەکو بستوێک لەسەر هەر تەسریحێکی ئەتوانن 2-3 ساڵ زیندانی بکەن حتا ماوم لە زیندانیام چۆن لە شیروانیان ئاڵانوە لە من زیاتر ئاڵێنن بۆیە چاوەڕێوە کەم تەسریحەکانەتی ئەوەن کە سکاڵیان لەسەر بکرێت کاک ئەحمەد سکاڵاکە لەبەرەوەی ئەمری قەبزی بەدوا هاتووە تەبەنە بۆیە لە بیدایەتەوە تەبلیغ بێ تەبلیغەکەم بەدەست بگا دوای یەکسەر بە ئەمری قەبز دەرچووە لە ڕێگەی ڕاگەاندنەوە خواشایەتە زانیم کە من ئەمری قەبزم هەیە کاک ئەحمەد تۆ یەکێک بوویت لەوانەی کە داوات کرد سلێمانی جیابێتەوە لە ڕووی مالیەوە مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ عێراقا بکات بەڵێ بەکوێ گەیشتە ئەو کەیسە ئەو کەیسە تا ئێستا برادران یەکێتی نەچوونە ژێرباری بۆ ئەم تەرحەمان کرد بەڵێ ینی ئەم تەرحە لە 2016 لەگەڵ عەبادیان مناقەشەم کرد ئەو کاتە موسساتی دەوڵەت موچیان بۆ نەهات ئێمە دوو موسسە هەیە لە هەرێمی کوردستانە لە دنیا دوو موسسەی زۆر حەساسن تربیە لەگەڵ سەحە پێشنیارم کرد بۆ عەبادیوتم لانی کەم بۆ ئەوەی هەرێم ئەم دوو موسسەیەمان سقوط نەکە موچەی ئەم دوو وەزارەتە بنێرە با خەڵکەکە بتوانێت تەمان بایکۆت دەستی پێکرد بوو با بایکۆت لا بچێ و خەدەماتی تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان باشە فعلا عەبادی موافقەتی کرد کە موافقەتی کرد بەس برادرانی هەرێم وتیانێمە هیچ حساباتێک تەسلیم ناکەین کە ئەو پارەی تێبێت لە 2019 فقرەیەکمان لەناو موازنە دانا کە لەناو لیژنەی مالی 19 کەس ئامادە بوون توانیم 10 کەس بێجگە بە کوردەکانی خۆمانەوە کە 4 کەس بووین 6 کەسی تر لە شیعە و سونە باڵێن قەنەعەت پێ بکەم کە بڵێ ئەگەر هەرێمی کوردستان داهاتی ڕادەز نەکرد یا هەولێر و دهۆک داهات ڕادەز ناکەن برادران یەکێتی وتم ئێوە چه داهاتێکتان هەیە ئەوەی نەوتە لە خۆرمەڵەیە 40,000 بەرمیل نەوتە ئینجا وەرن بڵێن عێراق ئەو حەسیرەیە ئەو 40,000 بەرمیل نەوتە چۆن نەقڵەکەی نەقڵیکە تەمان نەیەتوانی کەواتە ئەم نەوتە وەکو خۆی مایۆ بۆ پارێزگای سلێمانی زۆربەی لە گەرمیانە مەسەلەی داهاتە ناوخۆیەکان لە ساڵ 50 داهاتی سلێمانی ئەوە نەبوو کە ئەو پارەی بە مقابلی ئەو پارە هەموو فەرمانبەرانی هەرێمی بە ئاسوودەیی ئەژیان بۆیە لە ئەساس و سیستەمی فیدراڵی دوو جۆر موچەخۆری تایە موچەخۆری ئیتیحادی تایە موچەخۆری محەلی تایە وتم ئەم موچەخۆرانەی هەرێم بکەنە موچەخۆری ئیتیحادی موچەخۆرانی سلێمانی بەڵێ وتم با ئەم موچەخۆرانەی سلێمانی ئەگەر هەولێریش قبوڵێتی بە هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بنە موچەخۆری عێراق
عێراق سەرپەرشتی موچە بکە بەس لەو کاتا هەرێم چی زەرەرە کرد نەیەتوانی فشار بۆ فەرمانبەران بێنێ کە دەنگ بدەن کە وەلایان هەبێ بۆ حیزب سیاسی ینی هەموو مەترسیەکە لەسەرەوەی کاک ئەحمەد تەنها ئەوە بوو باش نەیانەتوانی بە کەیفی خۆیان کادری حیزبی تعین بکەن ئەگەر کەسێک نیگەران بوو لێی فەسڵیکەن فشاری بۆ بێنن دەنگیان بۆ نەدا لەبەر بەرژەوەندی حیزبەکە نەیانێژدەم پرۆسەیە سەر بگیر زۆر بە کورتی ماوە ئەگینا فەقەرەکە تەسبیت بوو بەڵام وەفدەکەی هەرێم کە ئەو کاتە لەوێ بوون هەڵیان وەشاندۆ لە ڕێگەی فشار لە کادیرەکانی خۆیان وەفدەکەیەکێتی و پارتی بوون یا تەنها لایەنێک بوو نا هەردووکیان بوو هەردووکیان کەواتە دوای ژێکێتی نەچوە پشت ئەو هەڵوێستەی کە ئێوە هەوڵتان یەکێتی بە قەناعەتی من پارتی زیاد لە حەد ئەو قەزەی لەسەر قرس کرد بوو بۆ یەکێتی نەیتوانی بچێتە ژێرباری ئەوەی کە ئەگینا لە موازنەی 2023 و 24 خۆ یەکێتی خۆی تەبەنیە متەرحی کرد ماوەسا ئەحمەد لە بەرامبەر یاسای حەشتی شعبی ئێستا یەکێک لەو قەزیانی کە هەیە بابەتی یاسای حەشتی شعبیەکە لە بێتە ناو پەرلەمان و دەربچێنرێت ئەتوانرێت پێشمەرگە ئەمە پرسیارێکی زۆر گرنگە و مێژوێکت بۆ باسەکەم یەکەم جار کە قانونی حەشتی شعبی هاتە ناو پەرلەمانی عێراق و کاتە من پەرلەمانتار بووم زۆر تەکلیفم کرد کە ئەم قانونە تێپەڕێنێت چونکە شیعە 180 ئەندامی لە پەرلەمانایە بێژگەلەوەی هەندێک لە سوننەکان لەبەرەوەی حەشتیان هەبوو دەنگی پێدەن بۆیە وەرن بابیکەینە وەرەقەیەک قانونی پێشمەرگە لە مقابلی قانونی حەشت ئەوان چەند حەشتیان دەوا کرد ئەوەندە پێشمەرگە دەوا بکەین چکە من کاتی خۆی مناقەشەیەکم لە ناو لیژنەی مالیە لەگەڵ ئەبوو مەهدیە هەبوو کە مناقەشەکەمان بەوە سەریگرت کە ئەوان 140,000 حەشتیان نەبێ ئێمە 100,000 پێشمەرگەمان نەبێ تەسلیح و تەجهیز و تەدریب و ڕاتبیان عێراق تەسلیمی کرد باشە لە قانونی حەشتا وتم ئەم قانونە تێپەڕێ بۆیە وەرن بە بیکەینە دوو وەرەقە یەکەم قانونی پێشمەرگەی لە مقابلە پێ دەرکەین دوو حەشت ئێمە کۆمەڵێک عناسری خۆمان بە عنوانی پێشمەرگە لەو منطقانەی متەنازع عەلەیهان و حەشت شمولیەکە بە ئەندازەی ئەو نیسبەی بۆمان کراوە خەڵک لەوێ بۆ نمونە لە نەینەوە لە مووسڵ تا دەیتە منطقەی خەبات و ئەوانە تا دەیتە منطقەی کەرکووک و ئینجا بەرەو خوار بۆ جەلەولا و خانەقین و ئەوانە چوومە لای سەرۆک کۆمار باشە ئەو کاتە بەڕێز دکتۆر فواد مەعسووم بوو تکاو ڕجام لێ کرد دکتۆر فواد ئێمە دوو ئیش ئەتوانین یەکەمیان با قانونی پێشمەرگە لە مقابل ئەم قانونە ئەگەر قەناعەتتان بە دەنگدان هەیە با بەو مەرجە دەنگ بدرێ بە قانونی حەشت کە بڵێ نەبێ قانونی پێشمەرگە بەیەکۆ تێپەڕێن یەک پاکێج ئێمە ئەگەر حەشت 100,000 بێ ئەبێ 70,000 پێشمەرگەمان بۆ تعیینکەن و تەدریب و تەسیح و تەجهیز و ڕاتبیان لە حەشتەوە بێ وە پێشمەرگەی کورد و لەو منطقانە ئەتوانین منطقەی متەنازعات بپارێزین بەمان باشە دکتۆر فواد مەعسووم وتی کاتی خۆی پێشمەرگە من موافقەتم کردووە بۆ 80,000 موافقەتیان بۆ کردووم مالیکی بە 80,000 مەرحومی مام جەلال تەلەفۆنێکی بۆ مالیکی کردو 10,000 پێ زیاد کردو کراوە بە 90,000 بەڵام پارتی ڕازی نەبوون لەسەر ئەم قەزیە بۆیە بۆ ڕازی نەبوون لەبەرەوەی ئانوت پێشمەرگە هەر بەو تەکەتولە بڕوە هێزەکانی 80 عایدی پارتی بن هێزەکانی 70 عایدی یەکێتی بن ئەو بەشێک لە پێشمەرگە عایدی ئەو بێ بەشەکەی تر نەیانەوێت هینێکی موحەد هەبێ کە وامان لێ بکردا ببوایەتە قانون ئەبوایە فەرماندەی هێزە چەکدارەکان سەرپەرشتی بکرد ئێستش قەناعەتەکەی نەبێتە ئێستش قەناعەتم وایە کە ئەبێت لە دەوڵەتە فیدراڵیەکانە یەک سوپا هەبێ یەک سوپا بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران فەرماندەی گشتیبی بۆیە کە هاتە سەر ئەوەی وتیان ئەوە ناکەین وتم باشە کەواتە من وەکو کوتلەی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە دەنگ نادەم بە قانونی حەشت چونکە حسەی منیتیانە ئێمە لەگەڵ برایانی یەکگرتو تاکە دوو کوتلەی سیاسی بووین لە ناو کووردا دەنگمان نەدا بەداخەوە پارتیش و یەکێتیش و گۆڕانیش هەرسێکیان دەنگیاندا بە قانونی حەشت هیچیشی بۆ پێشمەرگەتیان هیچیشی بۆ پێشمەرگەتیان نەبوو ئەوە تاریخێکە ئەتوانن لەو برایانە بپرسن کە ئەو کاتە لە پەرلەمانە ماوەسا ئەحمەدیان من زۆر سوپاسی جەناب دەکەم کاتم زۆر لە جەنابت گرت زۆر ڕاشکاوانە وەڵامی پرسیارەکانت دامەوە ئەگەر من شتێکم لە بیر چوو بێ بتەوێ ئاماژەی پێ بکەیت سوپاس دەکەم کاک ئیسماعیل بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد کۆتایی پێهات هەر ساغ و سەلامەت بن